زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. دیارە لە ماوەی 29 ساڵی حکومڕانی هەرێمی کوردستان دەبینین کە زەویەکی زۆر تەخشان و پەخشانی پێکراوە لە سۆنگەی هەستکردنمان بە بەرپرسیارەتی ئێمە ئەمڕۆکە ژمارەیەک پارێزەر و چالاکوان بە پێویستمان زانی کە سکاڵا لەسەر سەرۆکی حکوومەتی پێشوو سەرۆکی کابینەی پێشوو هەروەها وەزیری شارەوانی تۆمار بکەین لە دەستەی دەستپاچی هەرێمی کوردستان چکە پێمان وایە بەڕێز زیان کەم تەرخەم بوونە تەخشان و پەخشانیان بە زەویەکی زۆر کردیە بۆ کۆمەڵێک ڕۆژنامەنووس و هونەرمەند و کەسانی دی کە پێمان وایە ئەو کەسانە شایستەی ئەو بڕە زۆرە زەویە نەبوونە یاخود ئەو بڕە زۆرە پارەیە نەبوونە کە بەهۆی ئەم زەویانەوە دەستیان کەوتووە. بۆیە ئێمە سکاڵایەکەماندا بە دەستەی دەستپاچی هەرێمی کوردستان بەڕێز ژیان سکاڵاکەیان قبول کردو. ئێمە پێمان وایە ئەم بارودۆخی هەرێمی کوردستان ئەوە ناهێنێتن کەوا کەسانێک بارودۆخی مادیان زیاد بەرز بێتەوە و خەڵکانی تر ئاوریان لێ نەدرێتەوە. دەمەوێت لێرە بڵێم کۆمەڵێک ڕۆژنامەنووسمان هەیە لە گەڕەکێکی هەولێر زۆربەی خانوەکانی کردووە بەهۆی کرێسیاتی خەڵکانیش تر هەیە کە نەخۆشی ئۆتیزمی لە ماڵێ هەیە ڕۆژنامەنووس هەیە تاوەکو ئێستاکە بژێوی ڕۆژانەی وەک پێویست نییە. بۆیە ئێمە ئەمڕۆکە داوا دەکەین لە سەرۆکی حکوومەتی ئێستا و هەروە سەرۆکی حکوومەتی پێشوش پابەندی یاسا بن تەخشان و پەخشان بە مڵکی گشتی نەکەن چونکە ئەم مڵکە گشتیە تەنها مافی ئەوان نییە بەڵکو مافی تەواوی خەڵکی هەرێمی کوردستانە. پێشمەرگەکانی کە بەشدار بوون لە شەڕی داعش تاوەکو ئێستا کە زەویان پێ نەدراوە کۆمەڵێک کەسی تر هەنا لە ساڵی 2016ەوە زیاتر لە 400 ڕۆژنامەنووس کەوا بڕیار بوو زەویان پێ بدرێتن بەداخەوە وەزیری شارەوانی پێشوو قبوڵی نەکرد. بەڵام دەبینین لە پاڵ هەندێدا کۆمەڵێک کەسی تر هەنەکەوا زەوی بە دۆنم وەردەگرن و دواتر دەیفرۆشنەوە و کەسانی تریش هەنە بە ناوی غەسل و بە کۆمەڵێک شتی تر هونەرمەندی بیانی هاتۆتە ئەم هەرێمە تەنها لە پێناو شەوێک مانەوەی لە نادیەکان و لە شوێنی گشتی کەوا ئاهەنگێکی جێراوە زەویەکی زۆری پێدراوە. ئەم زەویە مڵچینەوەکانی داهاتوشمانە بۆیە دەبێتن ئێمە لە پێناو پاراستنی نیشتیمان بە بەرپرسیارەتیەوە مامەڵە لەگە ئەم نیشتیمانە بکەین. بۆیە چاوەڕوانی کەوا سەرۆکی حکوومەتی پێشوش قسەی هەبێتن لەسەر ئەم بابەتە و سەرۆکی حکوومەتی ئێستاش تەواوی ئەو بڕیارانە هەڵوەشێنێتەوە چونکە ئەوەی کە کراوە بە ناوی چاکسازی تاوەکو ئێستاکە بەداخەوە ناوێک بووە بێناوەڕۆک. ئێمە هیواخوازین کە لە داهاتوو چاکسازی حەقیقی لەو حکوومەتەدا ببینین ئەگەر ناسکاڵا لەسەر ئەوانیش تۆمار دەکەین و مێشوش ڕەحم بە هیچ کەسێک ناکا و زۆر سپاس بۆ ئامادەبوونتان.